خۆشەویستان زۆرن ئەو دەستگا و ڕێکخراوانەی کە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام و قورئان و فەرموودە شیرینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەن. یەکێک لە کاریگەرترین ئەو دەستگایانی لە هەرێمی کوردستان لە گەرمیان تاوەکو کوێستانەکان و تاوەکو ئەتوان بڵم زاخۆ ئەم دەستگایە لقی هەیە و خزمەت دەکات بە گەنجان، خزمەت دەکات بە هەموو توێژەکان. دەستگای نووری حیکمەیە. کۆمەڵێک خوشک لە شاری سلێمانی لەناو ئەم دەستگایە فکرەیەکی جوان با بڵێن وەکو بڵێ دەست پێشخەریکی جوانەکەن، ئەویش دامەزراندنی ئەکادیمیایەکە. ئەم ئەکادیمیایە کۆمەڵێک بابەتی زانستی شەرعی لە خۆی دەگرێت، بێگومان ئێمە بەوردی دێنە سەری. دوای ئەوەی کە کۆمەڵێک خوشک وەرەگرن و چەند وانەیەک و چەند مانگیا چەند ساڵێک بەردەوامە بن، بێگومان دوای دێنێ سەر ئەم وردەکاریانە دوێنێ لە شاری سلێمانی ئاهەنگی دەرچوونی خولی یەکەمی ئەکادیمیای دەستگای نووری حیکمە سازکرا. خۆتان ئاگادار بوون لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە شێوازێکی زۆر بەرفراوان ڕووماڵ کرا. ئێمە ئەمڕۆ میوانداری هەریەک لە بەڕێزان بەهار محەممەد مامۆسای ئەکادیمیا، هەروەها دیە تاریق دەرچووی ئەکادیمیا، هەروەها ئیمان محەممەد دەرچووی ئەکادیمیامان کردو لەسەر ئەکادیمیاکە وانەکانی چنێکی پێچووە. خولی یەکەم تەواو بوو، کەی خولی دووەم دەست پێکە، کەی ناونووسین دەست پێکە، مەرجەکان چین بە وردی قسە و باس و گفتوگۆوەکەین. دادا بەهار بەخێر بن. خوا بەخێر بن. بەخێر بن. بەخێر بن. دادا بەهار با لەوە دەست پێ بکەین. ئەم ئەکادیمیایە گرنگیەکەی لە چیا بوو؟ فکرەکەی با بڵێن ئەوەی کە بڕیار دراشتێکی وا بە گرنگ و زەڕور بزانرێ لە چیەوە سەرچاوی گرت و بۆ تەنها تایبەتە بە ئافرەت؟ بەڵێ بەنای خۆی گەورە دەستخۆشتان لێکم بۆ بانگێشکردنمان بۆ کەناڵی پێیان و دەستخۆشیشیان لێکین بەڕاستی دوێنێ بەڕاستەوخۆیی ئاهەنگەکەی ئێمەیان پەخش کرد لەگەڵ کەناڵی بانگەوازە. خۆتان نەزانن لەم کۆمەڵگایە بەڕاستی گەنج فەراغێکی فکری و ڕۆحی هەیە. ئێمەش بە زەڕورمان زانی وەکو دەستەی ئەکادیمیا وەکو کۆمەڵی خوشک بۆ خەمخۆریمان بۆ گەنجان لەبەر ئەوەی کە تاکێکی تەندروستی موسڵمانی چاکی کورد پێشکەش بە کۆمەڵگا بکەین. بیرمان کردەوە کە شتێ بکەین بڵین کارێکی ناوازە بکەین کە کارەکەمان بەردەوامی هەبێ، تەنها بە خولێک نەبێ و خولەکە کاتی بێت و یعنی لاوەچێ سوودێکی وای نەبێ. وەکو ئەم ئەکادیمیای ئێمە شێوەی زانکۆیەکە بەڕاستی دوای عەرزی جەنابەتیەکەم بۆ شێوەی زانکۆیەکە بڕیارماندا کە سەرەتا لە خولێکی کەمەوە دەست پێ بکەین کۆمەڵێ قوتابی پێشەنگی ناو دەستگای نووری حیکمەمان وەرگرت و تەجروبەیەک. دوایی زانیمان سواز بەخوای گەورە ئەم قوتابیانە ئیسجابێکی زۆر باشیان هەیە، خەڵک یعنی ئەلحەمدوللا تامەزرۆیە بۆ ئەم زانستە شەرعیانە بخوێنێ فراوانمان کرد. ئێمە لە 2021ەوە دەستمان پێ کرد بە فەزڵی خۆی پەروەردگار سەرەتا لە کۆمەڵی گەنجی چاکی بڵین نووری حیکمەوە دەستمان پێ کرد. ئێستا ئەلحەمدوللا ئەکادیمەکەمان فراوانە بووە بە ئەکادیمیایەک نەک بە خولێکا وەستاوە. لەبەرەوە بە زەڕورمان زانی کام ئەکادیمیای هەبێ. پێگەیاندی ئەم دەرچوانە ماوەی چەندێک ینی ئەو دەرس و دەورەی پێتان بەخشین چەندێک بوو کاتی ویست؟ ئێمە ئەکادیمیاکەمان 4 قۆناغا، بەڵێ هەر قۆناغێکیان نزیکی 7 بۆ 8 مانگ ئەخایانێت. بە پێی جاری وایە عوتڵی تێکەوە یا شتێوە نییە دەوام ڕائەگیرێ یا بۆنێ قەدەرێکەوە ئەگینا لە 7 بۆ 8 مانگ ئینشاڵڵا کۆتایی بە بڵین هەر قۆناغێک گەێنین. هەر قۆناغێک نزیکی خۆی لە 7 بۆ 8 بابە دەگرێتەوە. یعنی ئەم بابەتانە ڕۆژانی شەممە هەموو شەممەیەک 4 وانە ئەخوێندرێت. بەس ڕۆژانی شەممان هەمانە، چونکە ئێمە مەرجی تەمەنمان دیاری کردووە، ئەو تەمەنەش زۆربەی بڵین فێرخوازن لە خوێندنگا و لە قوتابخانەکانە دەوامەکەن. مەرجمان ئەوەیە دوایی نەسەلی بۆ جەنابتان لە 18 بۆ 25 ساڵ بێ. 18 بۆ 25 ساڵ خۆتان نەزانن ئیتر کاتی ئەوەیەتی لە یا لە 12 یا لە بڵین زانکۆ پەیمانگاکانە تەنها ڕۆژانی شەممە فەراغێکی تەواویان هەیە قوتابیانە. ئێمە لە 8:30 دەست پێکەین 12:30 کۆتایی پێهێنین. هەر محاضرێکمان 50 دقیقە و ڕستێک لە بینایەتی کەوتە لە زانکۆچە مەبەستە لەوە بوو بەم شێوازە لە زانکۆچە کۆمەڵێ بابەت هەیە کە عەرزی جەنابەتیەکەم یەکەمیان ئێمە بەڕاستی بە 4 مەرحەلەی بڕین. زانکۆکانیش بڵێن بۆ نمونەکەی لەسەر زانستی ئیسلامی زانکۆ 4 مەرحەلەیە. پاشان لەم مەرحەلانەیە کۆمەڵێ زانست ئەخوێنرێ، بڵێن بۆ نمونە فقه ئەخوێنرێ، فقه ئیسلامی، تەربیە ئیسلامی ئەخوێنرێ، سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەخوێنرێ، بیر و باوەڕ ئیسلامی ئەخوێنرێ، عەقیدە ئەخوێنرێ، بڵێن بۆ نمونە سیرە ئەخوێنرێ. یعنی ئەمانە هەمووی ئەخوێنرێ، کۆمەڵێ بابەتی فقی ئەخوێنرێ، حەدیث ئەخوێنرێ، 7 بابەتەش بابەت ئەخوێنرێ.
لە مەرحەلەکانی کە بەرەو مەرحەلەی 34 ئەڕۆن ئەدیانە خوێنرێ حەضاری ئیسلامیە خوێنرێ ئەمانە هەمووی خوێنین پاشان ئەم قوتابیانە پێش تەخەڕوجیان بەحثێ تەقدیمەکەن هەرەکان لەسەر بابەتێ یعنی ئێمە 4 قۆناغە لە کۆتاییشا بەحثە مامۆستاکانیشمان هەمویان یعنی مامۆستای خوازان باتەوە پرۆفیشناڵن هەمویان مامۆستای زانکۆن زۆربیان یعنی دکتۆران هەیە بۆ یاڵم هیچی ببوورە هیچی فەرق نییە لە زانکۆ بۆ یاڵم هەموو ئەم شتانە بەخۆڕایی ینی وەڵی سەرەتا زۆر قیمەتێکی ڕەمزیان لێوەرەگیرێ بۆ کۆمەڵە لانی مەسرف و ئەوە بێ بەڵێ تقریبان 50,000ێکە ئەو 50,000 بۆ بابەتی شتی ئیداریاتی سەرەتا بەس یەکەم قۆناغی تر دوایی یعنی شتێکی وانە مەبەستمانی وێ و پرسیارم کرد ینی ماشەڵات شتێکی زۆر جیاوازای تۆ لە پێناوخۆی گەرەوە هەمومان دووبوون و هیلاک و کاتگرتنی مامۆستایان و بەو چەشنە دیەخان بەخێر بیاخوا سەر هەردوو چاومان بەڕێستان دەرچووی ئەم ئەکادیمیان چۆنی بوو دەرس و دەورتان لە بدایەتەوە تاوەکو ئێستاکە دەرچووی ئەو ئەکادیمیان بەنای خی گەورە الحەمدوللا دوێنێ ئاهەنگی دەرچوونی 4 ساڵمان بۆ کرا لە ئەکادیمیاکە الحەمدوللا توانیمان تەواوی بکەین بەڕاستی یعنی فەخر و شانازێکی زۆر گەورە ئێمە وەکو فێرخواز وەکو قوتابی ئەو ئەکادیمیە وەکو یەکەم دەرچووی ئەو ئەکادیمیە بەڕاستی فەخر و شانازێکی زۆری پێواکەین الحەمدوللا منوک خۆم بە گەورەترین دەستکەوتی ژیانمی ئەزانم زۆر بەمان وەکو خوێندکارەکانی تر کە لەوێ بووین شاهدەی ترمان هەیە لە زانکۆ ینی الحەمدوللا من خۆم بەکالۆریوسم هەیە لە هەندەسەیە الحەمدوللا بەڵام زۆر زیاتر فەخر بەم شەهادەیان مەوکەمەوە الحەمدوللا بەڕاستی ئەزمونێکی زۆر تایبەت و خۆش بوو بۆ ئێمە الحەمدوللا دیەخان ئەو ڕۆژەی دەستان کرد بەم ئەکادیمیا یەکەم دەرستان تیا خوێن ئێستا کە دوای نزیکی 4 ساڵ تاوەتان کرد لە ڕووی بابەتە شەرعیەکانەوە تێگەیشتن لە فەرموودە و فقه و عەقیدە و ئەو بابەتانی کە جەنای مامۆستا بەهار ئاماژەی پێکرد ئەدیان و کۆمەڵشتی تر ئەتوانین بڵین دیەی 4 ساڵ پێش ئێستا و دیەی ئێستا زۆر جیاوازە لە علومی شەرعیە يعني الحمد لله خێزانەکەم لەوانەیە بتوانن ئەو شایدیان بۆ بن الحمد لله ڕاستە من هەر خۆم لەناو خێزانێکی مولتەزیما بووم بەڵام یعنی هیچی وەکو ئەوە نییە کە تۆ بچی لە شوێنێکا دەرسی شەرعی بخوێنی یعنی تۆ بۆ نە نوێژەکەی بەڵام کە هی دەرسی شەرعی خوێنی نوێژەکەت نوێژێکی بێڕۆح نامێنێ ڕۆح ئەکا بە نوێژەکەت یعنی هەر شتێک ئەکەی ئەزانی ئەم شتە پاداشتی چییە نەکردنی زیانی چییە تاوانی چیە لای خی گەورە ینی پەیوەندیت لەگەڵ خی گەورە زۆر نزیکترە بێتەوە پەیوەندی لەگەڵ بەندەکانی خی گەورەشا زۆر باشترە بێت الحەمدوللا یعنی ئەتوانم بڵێم ئێمە هەمومان لەوانەیە الحەمدوللا خێزانەکەمان کۆمەڵگاکەمان هاوڕەکانی زانکۆمان ئەو شایەتیەمان بۆ بن الحەمدوللا ئیمان خان بەخێر بیت سپاسانەکەم سەلامەت بن تۆ ئەم ئەکادیمیایی کە ماوەی 4 ساڵوانت لێ خوێن خاڵی گرنگ لای تۆ چی بوو ینی بۆ نمونە ئێستا ئەگەر خوشکێکی هاوتەمەنی خۆت تەنانەت دایکت پورت کەسانێکی بە تەمەنەوەی کە لە ڕەمەزانانەها ئەبینی لە کەناڵەکانی ئەلام و تەلەفۆن بۆ مامۆساکانەکەن پرسیارانێت ئەتوانین ئێستا بڵین ئیمان خان وای لێ هاتووە زۆرینەی وەڵامی ئەو پرسیارانەی لای بێکە لای خانمان و ئافرەتان پرسیارن لەسەر دینەکەیان بەڵا پێشێکی دەستخۆشیتان لێ یەکەم سپاس بۆ وانگەشتەکەتان سەرەتا بوونی ئەم ئەکادیمیایەوە دامەزراندنی ئەم ئەکادیمیایە هەنگاوێکی زۆر گەورە بوو لەلایەن دەستگای نووری حیکمە و مامۆستایانی بەڕێزمانەوە دەستخۆشیمان لێیان هەیە بەڕاستی نووری حیکماوە ئەم ئەکادیمیایە بە تایبەتی بۆتە جێگرەوەیەکی باش بۆ نەمانی حوجرەکان کە ئێستا لە مزگەوتەکانە نەماون خاڵێکی گرنگتر ئەوەی کە حوجرەکان لە ڕابردووە تەنها بۆ پیاوان بوو بێت ئەم ئەکادیمیای بۆ خوشکان بەڵێ خاڵێکی زۆر گرنگی ئەم ئەکادیمیایە ئەوەی بۆ خوشکانە لە کاتێکا دەرفەتی خوشکان بۆ وەرگرتنی عەلەم زۆر کەمترە لە برایان و بەڕاستی ئەوەی کە ئێستا ئیمان چەندێک گۆڕاوەوە چ علمەکەی چەندێک زیادی کردو ئەلحەمدوللا سپاس بۆ خوا فەزلی خوایەوە ئینشاءڵڵا بە شایستەمان بزانێت بەڵام دەورێکی زۆر گەورەی هەبوو لە ژیانمانە ئێمە سەر ڕای ئەوەی وەکو دیەخان باسی کرد ئەلحەمدوللا خۆمان لە خێزانێکی مولتەزیم و شارەزای شەرع هاتوینە دنیاوە بەڵام ئەم جۆرە خوێندنە وەمانەوە لە ناو کەشێکی با بڵین ئیمانیانە بۆ ماوەی 4 ساڵ بە بەردەوامی بۆ ماوەی 4 ساڵ وەرگرتنی عیلم کاریگەری زۆر لەسەر شەخصیەتی ئینسانەکە
لەبەرەوە بەڕاستی من بۆ کەسە نزیکەکانم بۆ دەوروبەرەکەم هەر کەسێک کە هەست بکەم دڵسۆزم بەرامبەری کە ئینشاءالله بۆ هەمووشیان وابم پێشنیاری ئەم جۆرە ئەکادیمیاییان بۆکەم پێشنیاری نووری حیکمەیان بۆکەم چکە بەڕاستی ئەوەی کە ئەچێتە نووری حیکمە ئەوەی کە ئەچێت ئەم ئەکادیمیایە بەبێ سوود و قازانج لێی نایەتە دەرەوە. ئیمان خان زانکۆ کە ئەخوێنین شەهادە وەرەگرین ئیتر هەمومان تۆ ئەوەستین یعنی مطالعە ناکەینەوە ینی ئەچینە سەر ئیشێک بۆ زانستە شەرعیەکان تا چەند گرنگە تۆ 4 ساڵ خوێندوتە بەڵام هەر ئیدامەی بیتێر زانستی زیاتر وەربگری هەر لەگەڵ یاویت. بەڵێ لە ڕاستیە ئەیلەم کۆتایی نییە دەریایەکە کە کۆتایی نییە بێ کۆتایە هەرچەنە ئەو قسەیە بۆ زانکۆش هەروایە پێویستە لە دوای تەخەڕوجیش لە دوای وەرگرتنی شەهادە شەر بەردەوامی هەبێ بەڵام بۆ زانستە شەرعیەکان زۆر زیاتر پێویستە چونکە ئەو بابەتانە ئەو زانستانە پەیوەندیدارە بە دینی تۆ پەیوەندیدارە بە عاقیبەتی تۆ بە ڕۆژی قیامەتی تۆ بە ڕۆژی داهاتووەوە کە ئێمە بەڕاستی ئەم دنیاە بەکارهێنین و ئەم دنیایەتیایەژین لە پێناو ئەوانجێکی گەورەترایە لەبەر ئەوە بەردەوامبوون لەم زانستە گرنگیەکی زۆر تایبەتی هەیە بۆ ژیانی خۆت بۆ ژیانی دەوروبەرەکەت ئێمە وەکو موسڵمان ئامانجمان تەنها تاکە کەسی خۆمان نییە بەڵکو ئامانجمان خێزانەکەمان دەوروبەرمان ژینگەمانە هەموو ئەمانە لەگەڵ خۆمانە بە ڕێگەی ڕاستەبەرین چونکە بەڕاستی لە ئێستایە گەنجانمان هەم لە برایان هەم لە خوشکان پێویستە ئاگاییەکی زۆریان هەبێ وعیەکی زۆریان هەبێ چونکە بەڕاستی ئومەتی ئیسلامی لە ئێستا پێویستی پێیەتی. مامۆستا بەهار تەمەنێکە من جەنابتە ناسم نزیک بە 20 ساڵە بێت تەمەنێکە هەر خەریکی دەرس و دەور و مزگەوت و قوتابی کچ و خوشکان و ئەم بابەتانە بوون ئەتوانم بڵێم ئەم ماوەی 4 ساڵە کە لەم ئەکادیمیایە لەگەڵ ئەم کچە گەنجە جوانانە مەشغوڵ بوون و سەرقاڵ بوون و فێری عیلمتان کرد جیاواز بوو لەگەڵ ئەو ساڵانەی دیکە کە لە لەقەکانی خوشکان لە مزگەوتەکان لە گەڕەکان دەرسانە بووتەوە. والله حتما كاردانا طبعا همو كاركيكي يعني قرسايو شونالي بيزيكي خوي هي او كاتش براسي بيويز بو او درسان او بلين اسرانا كهبوا ولا لقي خوشكان بو بيا شوينا كان بو بيا بس بشوي تنظيم واكاديميا نبوا بلين بو نمونه او كات درس لاي من خندرا ومن برنامج كم بي باش بو ام غاندو بتلبا كان كدواي لاي من لو قناغانا ما تشوبو لاي مام سايكي او تشي بي باش بو او بيوتوا بس ام اكاديميه بتنظيمه بلين بو نمونه واني فقه كاخراني لمستوى كما لمستوى دوما طاوكري اويه كما خراني لسيما طاوكري يكم دوما خراني لشوارع ما كوتاي بي هنا يعني زي ما خو زانين همو بابتي فقهي بي عقيدي بي بيويسا كومال سرچاو بنمای بخنده اما لم اکادمیه و عمل کردو اوی ضرور به بسر چاپ قناغات توزیع من کردو بوی لکوتایه بلين بونا عقيدة كامل بزانة فقه كامل سلسلة بيغمر خاص صلى الله عليه وسلم لقال جياني لا بلين بونا لقال خزانة كان ياتشون بوا لقال معاملة كردنيا لكاتي ناخوارد نوشتاني ياتشون بوا لقال من دالات شون بو يعني هم اخرين لكوتايا بلين سيريكي توكمئين بمنالك بروجرام كان منهج كان كايوا وانتان لسروت وتو چه دايناوا لچو ورتان كردو اسفارتان لچو بونمونه سوتان لكوليجكاني الشريعه ورغرتوا يان منهج كتابته كمال مع مستوى مختص ام منهجنا عندنا ابو والله اما منهج سير ما كريم اسمه خمان منهج دابلين أو إذا إساءة أحسن موجودة يعني كإما لسريرين كو أكاديمية كهني أكاديمية زادي سعودية هل لويك ومالي ما مصطاك إساءة بيشنغن لنا أكاديمية كادر صلينا وأخوان بأونلاين أو درسان خوان دو إجازة ورقرتو إلينا يعني إذن ما لوان ورقرتو أوان وكو زانكويك 4 صال أما علينا وإما أو أوانا إلينا وكو منهج قال لإساءة منهجك زورتوك مياه هەر مستەواکان جا کردێتەوە بەڕاستی مە لەسەرەوە منهەج هاڕی مامۆستا بەهار قۆم قوتابیانەی ئەمانەی کە دەرچووی ئەم ئەکادیمیانن تا چەند گرنگە قەدری ئەمە بزانن بە ئەزمموی خۆت سەردەمانی لە تەمەنی ئەواندا ئەو بۆ مولتەزیمی و بۆ ڕێکیە لەوانەیە جەنابەت بۆ شێوازە فێر نەبوو بێت لێرۆ لێ پچڕ بوو بێت یان تەکنۆلۆژیا نەبووە یان بەرنامەیەک شتێک نەبووە تۆ سێرچێکی بۆ بکەی دنیای علمی تر بۆ بێنێ ئەمە تا چەند گرنگە بە فەزلی خوای گەورەی بزان ئەم گەنجانە ئەم خوشکانە بۆی کە فێری ئەمە بوون و بەم ئەکادیمیە زۆر باشە بە ئەزمموی خۆت وڵی من بە ئەزمموی خۆم دایمە ئێڵم
بەم گەنجە جوانان و بە بڵین هەر خانەوادە و ماڵ و منداڵی خۆشم ئەڵێم ئەو زڕوفەی ئێستا بەڕاستی حەقە ئێمە بە هەلی بزانین چکۆ لە سەردەمانێکی ئێمە زۆر جار دەفتەرەکانی 9 و 9 ئێنمە بۆ بەردەم کچەکانی خۆم ئەڵم من ئاوا عیلمەم نووسیوەتەوە ماومە هەڵم گرتووە و ئەرشیف بۆ خۆم ئەڵم کچم من ئاوا دەسم کەوتویسات تۆ سێرچێکەکەی هەموویەتە بەردەمێ یعنی قەدری بزانە کە ئەمە چەند بە ئاسانیتە بەردەمە گوناحە تۆ لەم تەمەنەیە نتوانی خۆ پڕچەکەی لە عیلم و لە زانستی ئیسلامی لە قورئان و لە تەجوید و لەم يعني حتى لحفظيش يعني الحمد لله كيسا كومالي وسائل هي بو جنج يعني دائما بيانا بس باز بخوي جوري اما فضلي خوي جوري او كان من زور با شلون لي حماس يكوين بو اكاديميه چونك ملزمين بين يعني ما خويندني نيه يا مالو بزورنا يعني الحمد لله هم خويان تمنكي كامل يعني هي كتيجيشون ام زانسته بيويستا يعني خويان ببروشوين قناعتي بكاك دانيال تلبه من هي لو اكاديميه تلبي طبه ما شاء الله يلي بمال ينخوي لها هلبجيه ليره لداخليه لكات امتحانات يا محاضره اگر عطله بي لها هلبجه بيتها ككوليجي بتشكي زور قرصه كزور قرصه شنها تلبي كوليجي بتشكي معناها ما شاء الله ليه كما كانش يسهل يا كمي مرحله شواره كان دكتوره هيجيبو هر جنابته ما يقلمو بيش مقابله عن كرتو دكتوره يا كمي مرحله شواره كان بو بدو مناله التزام ودواني خسخانو همي بس چونك چۆنەڵێ ئەوەنە پەرۆشە بۆم عیلمە بخوێنێ یعنی چۆنەڵێ هەم هاوسەنگی ڕاگرتووە لە بینی دەوامیە و مناڵیا و هاوسەریا و ئەم عیلمە شەرعانەشە یعنی زۆر حەماسێتێک هەیە لە ناو تەلەبەکانە بەڕاستی هەست دەکەم کە بەڕۆحێتێک وێنیانەی وەریگرن باسی تەمەنت کردوتە 18 بۆ 25 جوانی بەڵێ چۆن باسی کەسێکەکەی دکتۆرەیە و تەخەڕوجی کرد و مناڵیشیە یان ئەوانە وەکو بڵێ سەرەتاکەی بوو بەڵێ سەرەتاکەی بوو ها بڵێن بۆ نمونە ئێمە بۆ 25 ساڵ بێ لە سەرەتاوە کە دەستیان پێ کردووە بڵێن کۆتایی تەمەنی وەرگرتریان بووە بەڵام ئەو 4 ساڵە بەردەوام بوون ئیتر هەش بۆ یعنی ئێستا ئێمە تەلەبەمان هەیە ماشەڵڵا لە پۆلی 11 ئەوەمان بەهین وەرگرتووە بە چۆنەڵێ خاص وەرگرتووە ماشەڵڵا لێ بە زۆر زیرەکە حافظ قورئانە یعنی ئەو توانایی ئەو هەیەی لاوەچێ بڵێم یەکێک زانکۆی تەواو کردووە ئەو توانایی نەبێ یعنی ئەکرێ کەسێ دوانسیان کە ئەزانی کە ئەمە زۆر کەسێکی بەهرەمەندە زۆر توانایەکی باشی هەیە چاپۆشیمان لە خاڵێکی کردبێ لە وەرگرتنیە بەڵام تەمەنمان دیاری کراوە دیەخان گەنج لەو تەمەنی 18 بۆ 25 لەوانەیە خۆتان لە ناو کچانان زیاتر ئەزانن لەوانەیە زۆر حەزیان بە ئیلتیزامات و ها بە مقیدەوە نەبێ بە بابەتێکەوە تۆ یەکشەمە تا پێنجشەمە لە زانکۆ دەوامی هەیە ڕۆژانی شەمە عوتڵەیەتی و پشوێتی شەمەش بێتەوە بۆ ئەکادیمیاکە تا چەند ئەمە لە خۆبوردووی ئەوێ ئەگەر ئەمە نەبێت تۆ ناتوانانی بەڕاستی لەوانەیە حەزکا بخەوێت تا درەنگینیوە ڕۆ لەوانەیە حەزکا خەریکی سناپ و کۆمەڵە بابەت بێ لەگەڵ هاوڕەکانی بەڵام کەسێکی وەکو ئێوە لە دوای زانکۆکەشی شەمانیش عوتڵە نییە هەری کاتەوە بە دەرس خوێندن ئەمە تا چەند گیانی لێبوردەی ئەوێ سەرەتا پێش هەموو شتێک سەبری ئەوێ بەڕاستی سەبر بۆ ئینسان زۆر گرنگە بۆی بەردەوام بی لەسەر شتێک ئێمەش کە سەرەتاین ینی من خۆم کە خزمی تازەم پێڵم بێ بەشداری بکە ینی هەموو جارێک یەک نەسیحەتیانەکەم ئەڵم تکە بەس یەک مانگ بە جدی وەرنەوە ینی تا چوارشەممە سەبر بگرن بە جدی وەرنەوە چکە قورس ینی ڕەنگە زۆربیان زانکۆیان هەبێ شەمان ئیسراحەت بن جمعانیش لەگەڵ خێزانەکانیانە لە دەرەوە بن ینی تۆزێک قورسە بۆیان لە داخلی بێ بەڵێ کەمێ قورسە بۆیان بەڵام کە سەبرێکری تەنها چوار شەمە لەسەر یەکگەیتەوە ئیتر بەڕاستی دوای خۆت يعني اوتوماتيكيا حزكي بيت بردوام بيت شكا هم لوي كعلمك ورقريشتيكي جاوزه هم اسلوبي ورقرتني علمك هم او بيوندي هاوري كلنيوان هاوركاني شا دروسه به يعني بيوندي كي هاوريتي زور تايبه دروسه به اتام بلمكو خوشك وين الحمد لله لقضيك شكا هموما يعني يكتري هانين برو شتيكي زور بيروز وقوره الحمد لله يعني هنيك شتي لنا هنيك هاوري على شويني ترى كلنا هاوركاني اما لنا حكمه اوشتانه بونيني الحمد لله إيمان خان حتما ئێمە زۆر بەرنامەمان کردووە لەسەر تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا و سوودەکانی و زیانەکانی ئەم بابەتانە ئێوە سووددان بینیوە لە تەکنۆلۆژیا بۆ زیاتر فێربوونی زانستە شەرعیەکان ئەگەر شتێکتان لێ ئاسی بوو بێ خۆتە زانین دەریایەکە دنیایشتی دیکەی تێدا بێت هاوشانی ئەو مامۆستا ئازیزانی ئێوە تا چەند سوودتان لە تەکنۆلۆژیا و لەو دەرس و دەورانی دیکە وەرگرتووە
بەڵێ هاوکات لەگەڵ خوێندەکەمانە لە ئەکادیمیا بەڕاستی پێویستمان بەوە هەبوو بگەڕێینەوە بۆ ئەو سەرچاوانەی کە بە شێوەیەکی ئاسانتر بەدەستمان بگەن بۆ نمونە کتێبێکە پێویستمان پێیەتی بۆی بگەڕێینەوە ڕەنگە لە بەردەست نابێ ڕەنگە درنگ بتوانین بەدەستی بێنین بەڵام نەتوانین لە ڕێگەی سێرچێکەوە بێتە بەردەستت ئێستا ئەلحەمدولیلا سەر ڕای زیانە زۆرەکانی بەڵام کاریگەریەکی زۆر باشی هەیە لە ڕووی دەستڕاگەیشتن بە زانیاریەکان ئێمە وەکو تەلەبەکان بەڕاستی تەسەورەکەم بەگشتی هەر هەمومان بەکارمان هێنا بە ئیسفادەمان لێ کردبێ و ڕۆژانش هەتا ئێستاش کە تەخەڕوجمان کردو وانەکانمان تەواو بۆ بەڵام هەتا وەکو ئێستاش بۆ گەڕانەکانمان بۆ وەرگرتنی زیاتر بۆ لێکۆڵینەوە لەسەر بابەتێک هەر پێویستمان پێت بێت و بۆیە گەڕێنەوە بۆیە ئەو پرسیارەکەم هەمومان ینی لەوانەیە کاتێکی زۆرمان لێ بڕوا لە سۆشیال میدیا و سیرکردنی ڤیدیۆ ئەمانە بەڵام ئەکرێت بۆ چەشنەش سوودێکی زۆر باشی لێ ببینێت بەڵێ دروستە لە کۆتایی مەبەست و ئامانجی تاکە کەسەکان دەورە بینێ لە لەوەی کە یەکلایی بکەینەوە ئایا بابەتێک زیانی هەیە یا قازانجی هەیە زیانەکەی زۆرترە یان قازانجەکەی زۆرترە ئەگەر کەسەکە خۆی مەبەستێکی گەورە و مەبەستێکی پیرۆزی هەبێ سەبارەت بە بەکارهێنانی ئەو بابەتە لە کۆتاییە بە ئیسفادەوە لێ دەرەچێت بەڵام ئەگەر بێت و ڕووکەشیانە تەنها وەکو شوێنکەوتنی خەڵکی یان وەکو ئەوەی کە خەڵکی تریژ وەکارێ هێنێ با منیش بزانم چییە با منیش بچمەنایەوە بەڕاستی ئێمە لە کۆتاییە بە زیان کۆتاییە چونکە ئینسان پێویستە ئامانجی زۆر گەورەتری هەبێ و کاتەکانی ئەوەندە لای بێبایەخ نەبێ کە بە بەردەوامی لەسەر سۆشیال میدیا بەکاری بێنێت مامۆستا بەهار ئێستا دڵنیام دایکێک یان با بڵێن کچانێکی گەنجی وەکو دادە ئیمان و دادە دیە کە گوێبیست و بینەری ئەم بەرنامەی ئێمە ڕاستەوە خۆیان دوای لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە پرسیاری ئەوان لا دروستە بێ ئەمە باڵێن قۆناغی یەکەم کە دەرچوون باڵێن ئەم وەجبەیە کەی دەسەکرێ بە ناو نووسین بۆ ئەوی کە منیش کچەکەم بێنم ئەو خوشکەکەی بێنێ ئەویان نازان فڵان کەس بێنێت بەشداریکە ئێوە ئەمە ئاهەنگی کۆتایی دەرچوونتان ساز کرد کی دەسەکەنەوە بە خولی دووهەمی ئەم ئەکادیمیە من حەزەکەم ئەوە بۆ جەنابێت ڕوون بێکاکدانا ئێمە نەوەستاوی چونکە لەگەڵ ئەمی کە چوارمان تەخەڕوجی کردو قۆناغی 1 و 2 سال لە خوێندنە یعنی ئەوە نییە ئێمە عەفوی ئەمە بۆستین ئەتام 4 قۆناغە تەخەڕوجەکە و اینجا هیکە وەرگرین ئێمە ئێستا قۆناغی 3مان هەیە دەرسە خوێنێ قۆناغی 2مان هەیە قۆناغی 1مان هەیە لەسا لە حالیە لە ئێستاە ئێمە گروپێکی کەی تازەشمان وەرگرتووە هەمسان لە قۆناغی یەکە و سەرەتیانیانێ و دەرس بخوێنن ئێمە کەمی شوێنە کەوای لێکردوین نەتوانین تەلەبێکی زۆر دەرگرین ئەگینا سواز بۆ خۆی گەورە خەڵکێکی زۆر ئیسیجابێ هەیە بۆ ئەم خوێندنە یعنی ساوە مالیاتۆ بەڕاستی زۆر سپاسی کاک دکتۆر زاناکەین کە بەرپرسی نووری حکمەیە لەگەڵ دەستەی ئیداریە وامان لێ کردوون هەڵێن ئەو ژوورەمان بۆ چۆڵکەن ئەو ژوورەمان بنێ فەقیرانی سەویان لاتۆ بڕواکە لایەکی لە مارکێتەکەیان بۆ کردین بە ژوورێ لایەکی لە شوێنی یاری بڵێن بخونچەکانیان بۆ کردین بە ژوورێ یعنی هەر ماشەڵڵا ژوورمان بۆ زیاکەن چکە خەڵکێکی زۆر ئیسیجابێ هەیە ئایسا حالیان ئێمە 55 تەلەبەمان تەخەڕوجی کردووە نزیکەی 200 تەلەبەمان لە خوێندنە لە یەک تاسێ یعنی ئێمە وەستانمان نییە بڵین ئەبێ ئەم 4 قۆناغە تەخەڕوجکە و اینجا قۆناغێکیکەوە باش مامۆستاکان کەوانە ئەڵێنەوە هەمویان ئافرەتن یان پیاویشن نەخێر ئێمە 14 مامۆستای ئافرەت تایسا وانەی وتۆتەوە 24 مامۆستای پیاویش وانەی وتۆتەوە زیاتر مەبەستیشمان بۆ مامۆستاکان زۆرتر بن بۆ ئەوەی کە ئەم قوتابیانە ئەزمونێکی زۆر لەو مامۆستایانە وەرگرن چونکە لە قۆناغێکان مامۆستایە گوانەی پێوتووە لاوەچێ کۆمەڵی ئەزمون لە مامۆستایە وەرگرت بێت لە قۆناغی 2 هەندێک لە مامۆستاکانمان بۆ گۆڕیوە بۆیی ئەزمون لەو مامۆستایانی کە وەرگرێ یعنی کە کردومانە بە کۆمەڵی مامۆستای بەڕێز هەم لە ئافرەت و هەم لە پیاو بۆ سوودی قوتابیەکان بووە و بۆ ئەوەی ئەزمونێکی زیاد بگەێنن بە قوتابیەکان مامۆستا بەهار کەی ئیدی لەم خوشکە ئازیزانە ڕائەبینن لە کۆڵانێک لە نێو مەجلیسێکی خۆیانە دەرس و دەور بڵێنەوە بە منداڵانی دیکەیانی کەی ئەتوانن ئێستش ئامادەن بۆ ئەوە ئێستاش هەیەە نەک بە مناڵ بە گەورە ژەڵێتەوە ماشەڵڵا ئێمە هەر بەڕاستی فکرەکەمانەوە نەبووە 4 ساڵ دەرسیان پێ بڵێن و ئیتر بڵێن بڕۆن خواحافستان بێ بە شایەتی خۆیان ئێمە وانەیەکیان هەیە وانەی ڕاهێنان بووە لە مەرحەلە 4 چۆن ڕاهێنانەکەیت و محاضەرێک حازرەکەیت و سیمینارێکەکەیت و ئێڵێتەوە خۆی ئەدای کردووە و ئێمە و کولیژنە دانیشتوین ئەوە وانەیە بۆ دەرەجەمان داناوە بۆ ئەوەی بزانین ئایا تا چەند هەندێک وتێتی شەرمەکەم هەندێک وتمانە نە
لە ئێستا تۆ بێم ڕێچکەی شەرم و شتە بشکێنی بۆی بتوانی دوایی لە شوێنێکە ئەدایکەی ئێمە هەمانە کاک دانیار ئیسا لەم تەلەبانەیە هەمووی بەشایەتی خۆیان گروپمان بۆ جاکردونێتەوە و تومانە بڵێن بۆ منە دیەخان تۆ حەز لە چ بابەتێکە توێتی حەزم بڵێن بۆ منە لە فقها کۆمەڵێ تەلەبەمان خسۆتە ئەم گروپی فقهەوە و ئیدامەیانەکەین بە مامۆستایەکی بەڕێز بە بابەت بە کۆمەڵە پرۆگرامی باش و ئەبێ خۆی بچێ منهەجی لەسەر خوێنێتەوە منهەجی لەسەر بنووسێتەوە ئەبێ بچێ بیڵێتەوە یعنی هەروان نمانوتەوە ئەبێم چوار قۆناغە بە بڕنووی تەرخوا حافستان بێ چکە وتمانە نە ئێمە واز لە ئێوە هەنین نە ئەبێ ئێوە واز لێمە بێنن چکاوە مەرجمانە ئێمە پێتانەگەێنین نەبێ بەڕاستی لە حکمەکانە ئەوەی کە پیوترێ معید ها کە سیەکەمەکە ئەگەڕێنەوە بەڵێ تا چەند بیرتان لەوە کردێتەوە دەرچوەکانی پۆلی مەرحەلە چوارتان ئەوانی کە زۆر زیرەکن و ئەمان دیست دووبارە ببن و بە مامۆسا هەل لە ئەکادیمەکەی خۆیان واللهی هەندێکیان ینی ناڵم بەبوونی زروفی تایبەتی خۆیەوە لاوچێ نەتوانێت وەکو مامۆستای ئیلتیزامێ بێ بتوانێت دەرسێ بێ یا ڕۆژێک سەعاتێ دەرسێ بڵێتەوە بەڵام ئەوانی کە حەزیان لێبووە لە ئێستا ئێمە وەکو یاریدەدەری مامۆستایەک نەک هەرێک سەروانەکەی بینی و تومانە لەم حاڵەتەیە هەل لە زانکۆ ژوایە معیدی ئێرەوەیش بەڵێ هەروەکو یاریدەدەرێت تۆ ئەبێ یاریدەدەری و مامۆستایبی تر جاری وە بۆ کۆمەڵە ئیشی ئیداریاتی یا حزورت هەبێ لە محاضەرەکان یا بۆ ئەوە پێگەیاندنێتی داوا چێسە لەم قۆناغەیە چونکە تۆزێ هاوتەمەنن نەتوانێت ئەدای باش بێ بەزلاوچە ساڵێکی کە دوانی کە بتوانێت جێگرەی ئەو مامۆستای بێ یعنی هەوڵمان داوە هەرێکێ لەم کچانە جێگرەی ئەو مامۆستا بەڕێزانە بن کە ئیتر خزمەتیان کردووە و لاوچێ 10 ساڵێ 15 ساڵێکی کە نەتوانن بۆ شێوازە کاتیانە بێوانەکان بڵێنەوە ئەمان شوێگرێوی ئەوان بن ئیما خەمای گەل لای تۆی ئەم پرسیارەش بۆ هەردووکتان ینی دوای تەخەڕوج بوونتان لەم ئەکادیمیایە حتمما پلانتان داناوە بۆ داهاتوو تەرچی بکەن ئەتانەوێت چیتر بکەن خەونی دیکەتان چییە تا چەند ئەوە لە مێشکتانایە کە خوشکانی دیکە فێر بکەن و بتوانن وەکو ئێوە پرچەک بن لە زانستە شەرعیەکاندا بەڵێ ئەلحەمدولیلا تەواوکردنی ئەم ئەکادیمیای فەزڵێکی زۆر گەوری خی گەورە بوو لەسەر ئێمە بەڕاستی ئەمە یەکێک بوو لە ئامانجە گەورەکانمان وەکو دیەخان وتی منیش بە هەمان شێوە تەخەڕوجی زانکۆ و شەهادەی زانکۆم ئەوەنە بەلاوە گرنگ نەبوو ئەوەنەی تەخەڕوجی ئەم ئەکادیمیای و شەهادەی ئەم ئەکادیمیان بەداو خۆشیە ئەگریان بینیم قۆناغەکانی داهاتوشمان بەڕاستی تەسەورەکەم زۆرینەی ئەو قوتابیانەی لەگەڵمان نابوون ئەو خوشکانەی لەگەڵمان نابوون ئامانجەکەیان زیاتر لە ئەم ئەکادیمیایە و مەبەستیانە کە بەردەوامی پێبن منی شوکو خۆم بەڕاستی نیەتم هەیە ئینشاءڵڵا هەم بەردەوامی پێبم هەم ئێمە لە کۆمەڵێک بابەتی تر لە قیراءە و لە حیفظ و لە بابەتەکانی تر هێشتا هەر تەلەبەی حیکمەین و لەوین و نیەتیشمان هەیە ئینشاءڵڵا خوای گەورە بۆمان ئاسان کە دووبارە ببینەوە بۆ مامۆستا لەوێ و جیلێکی تریش لە ژێر دەستی ئێمە پەروەردە و بێ و گەورە ببێ دیخان بەڕێستان وڵی ئێمەش ئەلحەمدولیلا یعنی ئامادەین هەتا مردن بەبێ یعنی هیچ بەرامبەرێک یعنی ئێستا لەم دنیا مادەگەریە تۆزێک ئەوە قورسە بەبێ هیچ بەرامبەرێک ئامادەین هەتا مردن خزمەت بکەین و بەردەوام بین چکە یعنی شتێکمان لەم ئیسلامە لەم ئەکادیمیای زانستە شەرعیە لە نووری حیکمە وەرگرتووە ئەلحەمدولیلا کەوای لێ کردوین بەردەوام بین ئینشاءڵڵا خزمەت بکەین چۆن مامۆستاکانمان یعنی خزمەتی ئێمەیان کرد عیلمێکی زۆریان بە ئێمەیە ئێمەش وەفادار بین و بەردەوام بین لەسەر ئەو ڕێچکە ئینشاءڵڵا مامۆستا بەهار دڵنیام هەم ئامانجەکەیەوە هەم ئامانجی ئەو کچە جوانانە ئەوە نەبووە چۆن شەهادەیەک لە زانکۆ بەدەستێنن شەهادەیەکی کیان هەبێ بەڵام تا چەند ئەتوانین بڵین ئەمە لە ڕووی ئەکادیمی بوونەوە لە ڕووی با بڵێن فەرمی بوونەوە ئەتوانرێ ئەم جۆرە شەهادەی ئەم خوشکە بەڕێزانە لای ئێوە وەریان گرتووە ڕاستاندنی بۆ بکرێ ئەگەر تاقیکردنەوەی بکەن لە خوێندنی باڵایە لە وەزارەتی ئەوقاف نازانم بە هەر شوێنە بێ لەگەڵ ئەوەشا بابەتێکی فەرمیش وەرگرن ینی بیرتان لە شتی وا کردوتەوە وەڵا حتمەن قسەمان لەگەڵ جەنابی تۆرزانە کردووە کە بەڕێوەری سنتەرە ئەو تومانە ماعیدێکمان بۆ وەرگرە حتا ئەو ڕۆژە لە ئاهەنگەکەشا بە ئەو بەڕێزانەی ئەوقاف و لوجنەی فتووە و کە هاتن عەرزمان کردن یعنی ئەمانەوێ بچین لە نزیکەوە پیان بڵێن بەڕاستی ئەم زانستی ئێمەی خوێنین لەگەڵ زانکۆکانە هیچی فەرق نییە یعنی بیرمان لێ کردوێتەوە ئینشەڵا لە بەرنامەمانایە کە کارێکی وا بکەین بەشک ئینشەڵا تەصدیقێکی ینی ئیسداقێتێکی پێبەن و فەرمیش بێ بخوێن بەهار تۆ خۆت ئافرەتی ئەزانی ئافرەت کۆمەڵێک لەوانێت پرسیاری تایبەت بە دنیای خۆیانیان هەبێ هەر لە سەردەمی دایکمان عایشەشەوا بووە ئافرەتان زیاتراتون پرسیارەکانیان لە ئەوی زانیوتی جوابیاتەوەی زانیوت لە پێغەمبەری پرسی و وەڵامی بۆرگتون تا چەند گرنگە کچانی لەم تەمەنە کە دوای ئەمانە هەر یەکێیان
ئەگەر ئێستش لە ماڵ و باڵێ حاڵی خۆیانەبی ئینشەڵڵا ئەچنە ماڵ و حاڵی خۆیان و کەس و کاریان ئەبێ مناڵیان ئەبێ پرسیاریان لێ ئەکرێ تا چەند گرنگە ئافرەتانی ئێمە پڕچەک بن بە زانیاری علمی شەرعی تا چەند گرنگە هەر پیا و شارەزانە بێ لە علمی شەرعەکان. والله كاك دانا خوي پروردگار كدينا علوم شرعي تنها يعني لقرز ما بو بياي دانا ناوا مؤمنون ومؤمنات يعني بو افرتي شي دانا وبو بياي شي دانا كواتا واجبه لسرشان مان حتى بلين اگر بوش ما نكري بين الدرو اگر با اونلاين بي بخرنو بي هين بي خو ما برچكين براسي لزان سوزان يعني اگر اوي بوش يكري زور باشتره به هول با يعني واجبه براسي بيويستا كافرتان جو علم شرعنا انا بيزانو فهمي كان هبي لي شارزايك وجناب دفرمي هندي برسيار هي براسي هستيار يعني افرت خانمي لروينا لما مصايكي برزيكا حتى اجر جاري لما مصابرزك شبكاتي لخزانك يكا الله همام يعني برسيارك قريته بو افرتك ايجينيتو ببياوكا لبرو اما بصراحه كدامنا وبضروره منزاني وبو دامنا واجبي شو حتى دوێنێ وەزیرەخان ئیشارەشی بەوە داوتی ئەگەر پیاوانێک هەبن بە بۆنەی مەشغەڵەتی دنیا و کار و کەسابەتۆمانەوە بۆتان ناکرێم علومە شەرعیانە وەرگرن هاوکار بن دەستباری خێزانەکانتان بن خێزانتە خوشکتە دایکتە کچتە هەچیەکە هاوکاری بە بەڕاستی جەنابیشت مەجوورە بی لەو خێرەیە کە ئەو ئەچی علومە شەرعیە وەرەگرێ جا هەر بۆ خۆشی زۆر جار من بە کچەکان ئەڵێم کچینە علومی شەرعی بزانن قەت مافتان ناخورێ یعنی ئەمە موتووە هاوسرم زۆر جار بە هاوسەر مەڵێم کە بە سوعبەت شتێک ئەڵێ ئەڵێم وەڵی ترخۆ خێرمان پێ ناکەێ مە خوای گەورە داینا و نەفەقەی لەسەر شانت واجبەوە بیکەی هاوسەرم بە سوعبەتەوەڵێ بەخوا ئافرەت علوم شەرعی بزانێ زۆر خراپە ئەوواڵێ سڵاو ڕێزمانێ بە حاجی سەلامەت بیاخوا سەلامەت سڵاو ڕێزێ بۆ جەنابتان یعنی دایماڵە وەڵام کچینە یعنی خۆشە مافی خۆ بزانێ ڕاستە ئیسا ئێمە لە بابەتێکە لە بابەتێکی پەروەردەی ئیسلامیمان هەیە ئێخوێنین لەم قۆناغانەیە مافی پیا و ئەخوێنین بەسەر ئافرەتەوە یعنی ئەو ئافرەتە چ پیا مافێکی باتێ بەس مافی ئافرەتی ژەخوێنی بەسەر پیاوە ئەبێ بزانی مافەکەی خۆشت چییە نەک تو تەنها هەر مافەی بە بەرامبەرەکە و ئەبێ بزانی کۆمەڵێ مافی ژێ بێت تۆ وەریگری یعنی هەرەوە نییە تۆ یعنی لەبەرەوە زانست و زانیاری علومی شەرعی بۆ ئافرەت من ئەڵەم زۆر ضرورە کە ئافرەت چۆنەڵی قوتابخانەیەکە ئەو خێزان پەروەردەکە ئەگەر نەزانێ بە چ شێوازێ و بە چ ئاراستەیەکی بەرێ بەڕاستی زەحمەتە و کۆمەڵگاش بەرەو تێکچوونە ڕۆ کەمە دوا پرسە نازانم کەکداناگەر پرسایەکتری ماوێ دواتر ماوەسا بەهار ئەو ئاهەنگی جوێنێ بینیمان ئەو خۆشحاڵی ئەو خوشکە ئازیزانە لە خۆشیە ئەگریانانی زۆر شتێکی جوان بوو شتێک بوو لە سوشال میدیانی دەنگی دایەوە تا چەند ئەم جۆرە ئاهەنگانە هاندانە بۆیان دڵخۆش بوونە بۆیان قەدریانە گرن ئەو هەموو پرۆفیسۆر و کەسە باشانە لە خوارەوە سریانەکەن ئەمە تا چەند گرنگە هاوشانیەوەی کە علم و زانستەکەیان وەرگرتووە والله حتما طبعا تۆ هەچ کارێگەکەی لە کۆتای بەرهەمەکەی ببینیتەوە بەڕاستی زۆر زۆر خۆشە جاگەر بەرهەمەکەی بە باشی و بە گەورەی ببینیەوە هەر زۆر زیاتر خۆشحاڵە بی قەناعەتە بێ کاک دانەر ئێمە کە بڵێن مەرحەلەیەکمان تەواو بێ جاری وایە مانگێک هەتا ئیشی کارت و ئیداریاتەوە ناکەین ئینە دەستیان و مەرحەلەی کە دەست پێکاتەوە مەرحەلەیەکمان تەواو بوو دوێنیان مام سەدخوا با زوو دەست پێ بکەینەوە مەرحەلە دووەکان ئەمانوت بۆ ئەمە تخوا با بگەین بەوە يعني سير ما شوق وذوقك بو مرحله كاني كجبو يعني هاني ايان يا همان بولم قناغي چوارانه ك اجازه كربو ببوني بين دايكاتي وبو به هرچی شتيك او بو به زور پشیمان بو ايو والله يعني زور قرز بولا لا بلن بردوام بمو بس بخوا بردوام بمو يعني ام جوره اهنگانه هم بو اني تخرجيان كردو هم بو اني لخندنان براسي زور ضروره سەرکەوتوو بن شەڵادیە خان با دوا قسەش بۆ تۆ بەجێ بێڵین بزانین تۆ دوا قسە بۆ هاوتەمەنەکانی خۆت چییە بە کورتی وڵی سەحانێک کە بەس ئاهەنگەکە کرا دڵم پڕ بۆ لەگریان بەڕاستی بەو کەساناڵم کە خۆش من کە دۆستی منن ئازیزی منن پێشم وتون یعنی بەڕاستی ئەوەیە زانە کە دۆستی من بێ پێم وتون يعني داوان لي أكم بين أمشي أنا تا نعمتي أم إسلاما نعمتي علومي شرعي بتشجن لجيان أنا بزان جيان كردن لقل إسلام لقل خواي جورات شتام ولذتك هي يعني إما هستك ما نهب بدونه هيك ما نما نتواني دري ببرين يعني همو من شوق بين الحمد لله نامانه براستي طابه نامانه هيش ما نامانه طابه والله ميتين إن شاء الله أمان جي جورت روشتي جورت الهيدا سبيلك تورد شنو شو الصلاة وبوزو زور قرصة براستي أنا توم ليك ودس بيبكمو قناعتي بك كلنا توم ليك ودس بيبكمو يعني زور قرصة بو إما زور يعني ناتوين وسكي دو قصص بين بإيمان خمسة إن إيجابي تشيبلت
لەسەر ئاهەنگەکە تۆش ینی تا چەند بوو بە هاندانێک و دڵخۆشبوونی وەک دیەخان باسی کرد. بەڵێ ڕاستی ئێمە چونکە ئەکادیمیەکەمان بینی بوو و گرنگیەکەی و شێوازی ئەکادیمی بوونەکەی بەڕاستی هەر لە هەر چوار قۆناغەکانە من حەزمەکرد مامۆستا ئاماژەش بەوە بکاکە ئێمە تەنانەت ئیمتیحانەکانیشمان هاوشێوەی ئیمتیحانەکانی زانکۆ بوو هەر لە ئیمتیحانی ڕۆژانە 20ەکانمان 6ەکانمان ینی فاینەڵمی دیتەرم و ئەوەی لە زانکۆیە هەیە ئێمە کە ئەمەمان بینی و ڕۆژانە لەناو ئەمەیە ژیان بەڕاستی چاوەڕێی کۆتاییەکیش بووین کە دڵخۆشیەکی زۆرمان بۆ بهێنێ هەرچەندێ بەڕاستی ئێستا خەمی دوای ئەوە دەستی پێکردووە ئەویش ئەوەیە کە ئێستا بیر لەواکەینەوە ئەکادیمیا تەواو بوو ئێمە ڕۆژانی شەمانمان چ شتێک با بڵێن چ بەرنامەیەک دابنین کە لانیکەم هاوشێوەی ئەکادیمیاکە گرنگ بێ هاوشێوەی ئەکادیمیاکە مەبەزدار بێ لەبەرەوە بەڕاستی ئەلحەمدولیلا زۆر دڵخۆشی کردین وە سوپاسی مامۆستاکانمانەکەین چەندین مانگە بەشغۆڵی ئێشتن حەزەکەم بەڕاستی زۆر سوپاسی مامۆستاکان کەم هەم خوشکان و هەم برایان بەڕاستی مامۆستاکان بەخۆبەخشانە یعنی بە کۆمەڵی ئیلتیزامی زۆرەوە کە لە زانکۆیان و لە ماڵ و منداڵۆمانن یەن بەڕاستی خۆبەخشانە بە زۆر ڕۆحیەت و پڕ عیلمەوەیەن دەرز بەم قوتابیانە ئەڵێنەوە زۆر سوپاسیانەکەین سوپاسی سنتەری حیکماکەین لە دکتۆر زاناوە هەتا دەستەی ئیداری و هەتا پرزگەش بەڕاستی ڕۆژانی شەمە ئێمە زۆر زەختێکی زۆرمان هەیە لە پرزگە و هەتا بەڕێوەبەر یعنی زۆر هاوکارمان بۆ ئەکادیمیە بەڕاستی زیاتر وامان لەکە کە ئێمە بتوانین بەردەوام بین لەو کارە و سوپاس بۆ جەمانەستان خۆش بێ لێرە شۆسلااو ڕزمانەیە بۆ وەزیرەخان کە بەڕێوەبەری ئەکادیمیا من و مامۆستاڤیانیش یاریدەدەری ئێمە ئیداریەتمان مامۆستا بەهار محەممەد مامۆسای ئەکادیمیا دیە تاریخ دەرچووی ئەکادیمیا ئیمان محەممەد دەرچووی ئەکادیمیا خۆ بەخێر بێت بەخێر بنیان خوا سەر هەردوو چاومان.